ئەمە ئاهەنگ نییە بۆ دەستکەوتێکی گەورە. ئەمە ژمارەیەک ئافرەتی دانیشتووی وڵاتی مالاوین لە ئەفریقا. خۆشی دەردەبڕن بۆ وەرگرتنی تەنیا یەک سەرک سابوون کە خێرخوازانی کورد بۆیان دابین کردوون. خۆشی بەس لە بەخاتری یەک سابوونی ئەو سەرە لەسەر جووە سبحان الله. ئەمەشیان ژمارەیەک منداڵی وڵاتی مالاوین ڕیزیان بەستووە تەنیا بۆ وەرگرتنی یەک مەساسە. ئێرە وڵاتی مالاویە لە ئەفریقیا. ژمارەیەک خێرخوازی کوردی دانیشتووی ئەڵمانیا لە چوارچێوەی ڕێکخراوێکی خێرخوازیدا خۆیان ڕێک خستووە و سەردانی وڵاتیان کردووە بۆ ئەوەی ببنە هەتوانی برین و چارەسازی کەمێک لە گرفت و نەبوونی خەڵکی ئەو وڵاتە. ئەم خێرخوازە کوردانە گۆشتی قوربانی بەسەر هاوڵاتیان و گوندنشینانی مالاویدا دابەش دەکەن. بیری ئاویان بۆ لێدەدەن، مزگەوتیان بۆ دروست دەکەن و خواردن و پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان پێدەگەێنن. ئەم مەرکەزە بە پارەی موسڵمانی کورد دروست کراوە. ئەلحەمدولیلا چەند موسڵمانێکی کورد بەشداریان کردووە و ئەم خوشکبرانەتان کە ئێستاکە لێرە ئایان بینن ئێمە سەردانی مەرکەزەکەکەن کە لە کۆتاییەکانی ئاەتی بە قوربانیشمان بۆ هێناون چەندە دڵخۆشن گۆرانی دەڵێن هەموو کاتەکە واللهی ئەوەنە دڵخۆشیان کردوین ئەمە نازانین چی بکەین. کەمال جەلال ساڵح کە وێنەکانی تایبەت بۆ کەناڵی ئاسمانی پەیام ناردووە دەڵێت لەوەتەی لە مالاوین هیچ ماڵێک نەیتوانیوە بانگهێشتی خواردنیان بکات. بەو پێی دۆخی ئابووریان خراپە و توانای پێشکەشکردنی خواردنێکی شایستەیان نییە. مامۆستا و بانخوازان و دڵسۆزانی ئیسلام بەردەوام سەردانی وڵاتە هەژارنشینەکانی ئەفریقا دەکەن و دەیانەوێت بە نووری ئیسلام ئێستا و داهاتویان ڕوون بکەنەوە و بە دەستی پڕەوە دیاری خواردن و پێداویستەکانی ژیانیشیان بۆ دەبن. ئەوان وانەی بیر و باوەڕ و بنەماکانی ئیمان و ئیسلام بە منداڵە دڵپاکەکانی مالاوی دەڵێنەوە و دەیانەوێت بە قوڕی ئیسلام بیان شێلن. کۆماری مالاوی کەوتووەتە باشووری ڕۆژهەڵاتی کیشوەری ئەفریقاوە. دراوسەی هەریەکە لە وڵاتی تەنزانیا و زامبیا و مۆزەمبیقە. ژماری دانیشتوانەکەی نزیکەی 14 ملیۆن کەسە و زۆرینەیان لە ژێرهێڵی هەژاریەوەن. مالاوی یەکێکە لە وڵاتانی داهاتی تاک لە نزمترین ئاستیدایە. بەڵام بەشی زۆری لە سا هەفتا بەرەوسەرەوەی خەڵکەکەی ئێرە ئاواژی لەو فەقیر و نەهامەتیان ئەژی. ئەمە ماڵەکەیەتی دە تەسەور کە ئەم وڵاتە بارانێکی یەکجار زۆری هەیە کە ناتوان زەرعاتی تیا بکەن. تەسەور کە ئەمە قوڕ بێت و باران بێ چۆن ئابێرە ئیدارە بکەین. سەیری ئەو مزگەوتیان بکەن کە ئێستاکە لە بەردەستایە نە پەنجەرەی پێوەیە نە دەرگای پێوەیە بۆ بێ هەرچەندە ئاینی زۆرینەی خەڵکی مالاوی مەسیحیە و حکوومەتی وڵاتەکە ڕێژەی موسڵمانانی بە لە سەدا 14 دیاری کردووە، بەڵام ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەڵێن ڕێژەی موسڵمانان لە سەدا 30 زیاترە. بەڵام ئەوەی جێی سەرنجە دۆخی ناوچە موسڵمان نشینەکان کە زیاتر دەکەونە باشووری وڵاتەکەوە لە ناوچەکانی دیکە خراپترن، بەڵام هێشتا ئەوان پابەندن بە دروشمە ئاینیەکانی خۆیانەوە. زیکی تقریبا 6 ساعت ڕێگە بەڕێگەوە بن هەتاوەکو هاتوینەتە ئێرە چونکە بە جادەیەکی قوڕی ناڕەحات هاتن. سەیری ئەم مزگەوتە بکەن کە ئێستاکە ئەمە منارەی مزگەوتەکەیە. باشە ئەم مزگەوتە لە پەنجەرەی تایە ئەو دەرگا تەختەی پێوە ماوە. ئێستا لەگەڵ ئیمامەکە قسەم کرد پێم وتم بۆ ئەم مزگەوتەتان وایە نوێژی تاکەن وتی وەڵڵاهی 5 فەرزە نوێژی تاکەن، بەڵام هیچ دەسەڵاتێکمان نییە چاکیکەین، هیچ دەسامە هەر ماڵەکانی خوارم پیشاندان چۆنەوەزان. باشە نەژوور وەسەی مزگەوتەیەکە بزانین حاڵی ئەم مزگەوتە چۆنە. ئەمە ژۆری حرەمی مزگەوتەکە سەیری ئەرزەکەی بکەن بزان چ ئەرزێکی هەیە. ئەوە مینبەرەکەی پێغەمبەرە درود و ستای خوای لەسەر هەیبینن ئەو مینبەرەی کە ئەبوو ئێستاکە جوانترین شوێن بۆیە. جاری وا هەیە ئێمە لە یەک مزگەوتی کوردستانە ئەڵێم یەک مینبەر پارەی 10 مزگەوتی تا سەرفەکری ئالە وڵاتە. خێرخوازە کوردەکان دەڵێن ئەوەی لە مالاوی بینیویانە سەرسوڕهێنەر بووە. وڵاتێک لەو پەڕی دنیا و لەو پەڕی دۆخی خراپی ئابووری خۆیدا، بەڵام هێشتا ئومێدەوار و گەشبین چاویان لە داهاتوو بڕیوە.